وسلم بۆ خۆی بناغەدانەری ئەخلاقە لە شارستانیەتە. واتە یەکێک لە بنەما سەرەکیەکانی شارستانیەتی مرۆڤایەتی کە بازەکرێت وە باسی ئەوە دەکرێت کە شارستانیەت لەسەر چەند بنەمایی کۆڵەکەی سەرەکی دادەنرێ. من پێم خۆشە لێرەیە لەم یادەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەو لایەنە گرنگەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بریتە لە ئەخلاقی بەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەخلاق ڕەوشت بناغەیەکی سەرەکیە لە بناغەکانی دروستبوونی هەر شارستانێتێک. ڕەنگە هەرو چەند ئاەتە بزبێت کە خوای گەورە بۆ خۆی لە قورئاندا وەصفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کاتێک کە ئەفەرمێ وەلەو كنت غضا فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوای گەورە لە قورئاندا فەرمێ ئەگەر هاتوو ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ کەسێکی زمان زبر و زمان ڕق بوویتایە و هەروەها کەسێکی کینە لە دڵ بوویتایە لانفضوا من حولك کەس بە دەرتەوە نامە کە ئەمە بۆ خۆی لە ئێستایا لە ڕاستیە توانم بڵێم جوانترین نمونەیە بۆ ئەوەی کەوا ئینسانی مسلمان وەکو سنەتێک لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوی لێ بکات. ئینسانی مسلمان پێویستە دەم پاک بێ، زمان پاک بێ، سینە پاک بێ. ئەگەر هاتوو ئەمانە کرا ئەمە شوێنکەوتەیەکی ڕاستەقینەی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەپێی ئەو وەصفی کە قورئان بۆ پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم. ڕەنگەیەکیشی کە لە هەر ئاەتە جوانەکان لە وەصفی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ ئەوەیە کە فەرمێ خوای گەورە لە قورئانە فەرمێ وإنك لعلى خلق عظيم. خوای گەورە بەتاکیدی ئەفەرمێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر بناغە و ئەخلاقێکی بەرزە، ئەخلاقیاتی بەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم نیشانەیە بۆ دروستبوونی شارستانێتێک. هەر ئەمەشە کە وای کردووە هەموو بیریارانی دنیا بەتایبەتەوە بیریارە مەزنانی کە لە بواری شارستانیەتا خەریکن هەمویان سەرسام بن بەوەی کەوا کەسایەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن توانی شارستانیەتێکی ئەوەندە مەزن دروست بکات. لە ڕاستیدا ئەگەر بێت و بۆ خۆی لە ڕاستیدا هەڵبژاردە نەبوایە بۆ خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاڵفتە نەبوایە بۆ خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک کەسایەتێکی گەورە و گرنگ نەبوایە شارستانیەتی مرۆڤایەتی هەرگیز دروست نابوو. بۆیە من ئەوەندە ئاڵێم کە لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی جوانەکە یاد دەکرێتەوە کە خەڵکی لە فەیسبووکە پرۆفایلەکانی نەگۆڕن خەڵکی یادێکی گرنگی تۆڕە کۆمەڵایەتەکان هەمووی ئەیکا بە یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام بیریشمان نەچێت کە خوای گەورە ئەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة کە ئێوە پێویستە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆتان ببێ بە وێنایەکی شوێنکەوتەیەکی جوان لەبەر چاوتاندا. دەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە شوێنێکە وەصفی کردەوە کە فەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئەگەر هاتوو تۆ کەسێکی زمان زبر و زمان ڕق بوویتایە و ڕق و تون بوویتایە و ڕق و کینە لە دڵ بوویتایە لە دەورت هیچ کەسێک نامە. ئەمەش لە سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەنگی داوەتەوە تەنانەت دوژمنەکانیشی شاهیدیان بۆ پێغەمبەر داوە کە بۆ خۆی لە ڕووی ئەخلاقیاتەوانێ کاتێک وەصفی دەکرێت پێوترێ صادق الئەمین. لە سەرچاوە مێژوویەکان ئاماژەمان بۆ دەکرێت کە کاتێک ئەبوو سوفیانی بۆ خۆی ئەبوو سوفیانی کوڕی حرب کە دوژمنی سەرەکی پێغەمبەر و پێشەوەی مسلمان بێت کاتێک شایەتی ئەدا بۆ پێغەمبەری خوددا ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوددا تۆ بۆ خۆت لە کاتی جەنگا بەرزترین ئەخلاقت هەبووە لە کاتی ئاشتیشدا بەرزترین ئەخلاقت هەبووە بۆیە کەسێکی کە شایستەی ئەوەی پێغەمبەر و پێشەوای مرۆڤایەتی بی. ئەمە شایەتیەکە کە لەلایەن ئەبوو سوفیانەوە هاتووە. لەلایەکی دیکەوانێ سەیرەکەین ڕۆژهەڵاتناسان و بیریارانی دنیا لە وەصفی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆیان سەرسام بوون کاتێک هاتوون دیراسەتی ژیاننامەی پێغەمبەرەکەن درودی خوای لێبێ. یەکێک لەو کەسایەتیانە کە زۆر سەرسامە بە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەتوانم بڵێم کەسایەتیەکی وەکو غوتەیە یاخود گوتەی شاعیری بەناوبانگی ئەڵمانیە. یەکێک لە دیێرە شعرەکانی ئاڵێ یاخود یەکێک لە باسەکانی ئاڵێ بەحەثت في التأريخ العالمي عن الإنسان قرام بهموم يجي مروفياتيا بو عن الإنسان الأعلى بو مروفي نمونين مروفي بالا ولم أجده أحسن من الرسول الإسلامي نمدو زي وهيش كسيك باشتر به لرسول الإسلام لبيغمبري إسلام بو أو بابتا هروها رشالات ناس بيرياري شيتري مناو بان كيويج ويليام ميور ليشك لقصة زور مناو بان كان داكاتي وصف بيغمبرك صلى الله عليه وسلم فرمي عليت كوا بيغمبر صلى الله عليه وسلم كمحمد كسايتيك بوا كهمو صفة برزكاني مربوني تياكو بوتوالي هم بدم حاولكاني وبوا هم لكاتي نخوشيا هم لكاتي ساغيا هم لكاتي بنماكاني تندروسيا عليت تنانت بيغمبر صلى الله عليه وسلم هندك وكراوية كاتوان بيتسر مشقك بو همو
ئەوانەی کە لە دەوری وە چاوی لێ دەکەن. بۆیە سەرمەشقبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خۆی کەسایەتیەک بووە کە ئەتوانین بڵین بۆتە بناغەیەکی سەرەکی بۆ دروستبوونی شارستانیەتی مرۆڤایەتی کە بناغەترین سەرەکی ترین بناغەتیدا مانای ئەخلاقیاتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت. جگە لەوەش کە ئەگەر بێت و سیر بکەین لە ژیاننامەی پێغەمبەرە درودی خوای لێبێ وەکو یەکێک لە دامەزرێنەرە سەرەکیەکانی شارستانیە سیرەکەین پێغەمبەر درودی خوای لێبێت تەنانەت پێشەوەی ببێ بە پێغەمبەری خودداش لە ژیاننامەکەیدا زۆر شتی نمونە باڵامان هەیە کە شایستەی شایەتی بۆ دانن بۆ پێغەمبەر درودی خوای لێبێ. بۆ نمونە هیچ کاتێک نەمان بیستووە کە پێغەمبەر درودی خوای لێبێ لە ژیاننامەی خۆیدا کەسێکی عەزێت دابێ یاخود باز نەکراوەکە تەنانەت نەیارەکانیشی ئاماژەیان بۆ ئەوە نەکردووە کە کەسێک بێ بوو بێتە مای ئەوەی کە لە ڕووی ڕەوشتیوانێ ئازاردەر بێ بۆ بەرامبەری خۆی. تەنانەت دەبینین خوای گەورە بۆ خۆی ئامادەی ئەکا بۆیکەوە کەسایەتیشی مەزنی لێ دەرپچێ. یەکێک لەو تایبەتمەندیانی کە پێغەمبەر درودی خوای لێبێ هەی بووە گۆڕانکاری بۆ لە کۆمەڵگەی خۆیدا. بۆیە ئەمەش دیسانەوە ئەگاتە ئاستێکی ئەخلاقی بەرز ئەو کەسانی کە ئەخلاقیان بەرزە هەمیشە بیرەکەنەوە لە گۆڕانکاری لە کۆمەڵگایە بۆی کە ئاستەکەی دانانی شێتەنها دەست بگرێ بە کڵاوی خۆیەوە بانەی با بە مەسەلەی کوردی کاوترێ بەڵکو بیر ئەکاتەوە کە گۆڕانکاری لە کۆمەڵگەشدا بکە. بۆ یەکێکی کە نیشانە هەرە بەرزەکانی ئەخلاق بەرزی لە پێغەمبەر درودی خوای لێبێ بریتیە لەوەی کە هەوڵی داوە گۆڕانکاریەکی زۆر لە کۆمەڵگەی سەردەمی خۆیدا بکە لە کۆمەڵگەیەکی بتپەرستی دواکەوتووی شوێنێکەوە کە تەنانەت توانای بیرکردنەوەشیان نەبێت لە دەور و بەریاندا جۆرێک بن کە تەنانەت هێندە کەچەپ و لاچەپ بن کە دەوڵەتەکانی دیکەش داگیریان نەکەن. معلومی جەنابتانە کە لەو سەردەمەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە دەوڵەتی دروست کردووە یاخود کاتێککە هاتووە مەککە و مەدینە هێندە دوورە دەست و هێندە بێخێر بوون بۆ هەردوو ئیمبراتۆریەتی گەورەی ئەو سەردەم کە ئیمبراتۆریەتی ساسانی و هەروەها ئیمبراتۆریەتی بێزەنتی بووە تەنانەت نەهاتون حیجاز واتە شاری مەککە و مەدینە داگیریش بکەن بیخەنە ژێر دەسەڵاتیانەوە خۆ بیان ویستایە ئەو ناوچانەش دەکەوتە ژێر دەسەڵاتیانەوە. بەڵام سیرەکەین دوو ئیمبراتۆریەتە مەزنەکەی ئەو کاتە هیچ یەکێ لەم دوو دەوڵەتیان داگیر نەکردبوو. جا لێرە گرنگی کەسایەتی پێغەمبەر درودی خوای لێبێ دەردەکەوێت بەوەی کەوا کەسێک بووە توانیوێتی سەرباری ئەوەی کە لە شوێنێکی لاچەپایە لە شوێنێکی دواکەوتوایە لە شوێنێکی زۆر زۆر داچەپێنراوایە کەچی پێغەمبەر صلی الله علیه وسلم سیرەکەین گۆڕانکاریەکی مەزن ئەکا بەچی ئەیکام گۆڕانکاریە بە ئەخلاقی بەرزی خۆی. بۆ ئەو کەسانی کە ئەخلاقیان بەرزە لە ڕاستیدا ئەتوانن ببنە گۆڕانکاریێکی مەزن هەروەک لە دەبینین پێغەمبەر درودی خوای لێبێ بۆ خۆی بۆ سەرمەشقێک کە هەم شارستانێتی دروست کرد کۆمەڵگەی مەککە و مەدینەی توانی دەوڵەتیان بدروستکە لە کاتی کۆچەکەیە و لە ماوەی ڕەندە هێندەشی بەس بێ کە لە ماوەی 23 ساڵی پێغەمبەرایەتیدا توانی ئەو دوو ئیمبراتۆریەتە مەزنەی کە لە دەوریان بوون و سابیان بۆ ناوچەیەکی بچووکی وەکو مەککە و مەدینە نەکرد ئەم توانی بەشی ئیمبراتۆریەتەکان بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە بەشێکی زۆریان ڕام بهێنێ بۆ ئەوەی کە لە ژێر سایی دابن و گەورە سەرکردەکان و گەورە پاشاکانی نیمچە دوورگەی عەرەبیش لەوانە پاشای عومان بۆ خۆی تەنها بەسەر سامبوونی بە ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم مسلمان ببێ و بێنە ناو دینی ئیسلامەوە.